سەرۆک ئاپۆ ماوەیەکی زۆرە وەک ڕابەری هێڵێکی سەرەکی بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان وا لە زیندانی ئیمرالیدا تورکیا بە شێوەیەکی ناڕەوا بە گەلە کۆمەچێکی نێودەوڵەتی حەق وایە بۆ ئەوەی ئاپۆ بتوانێت دەوری خۆی ببینێ چاڵاشی خۆی بنوێنێتن وەکو پێویست ئاپۆ ئازاد بکرێتن و بتوانێتن ڕۆڵی خۆی ببینێ لە بەرقەراربوونی ئاشتی لە تورکیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە لەلایەک لایەکەی دیکە ئێمە پێمان وایە بەو شێوەیە کە لەسەر داوای تورکیا کە دژایەتی وەکو دەوڵەتێکی داگیرکرد دژایەتی کورد دەکاتن لە ناو کوردژایەتی ڕێبەرایەتەکەی خەتە ڕێبەرایەتی ڕزگاری خوازی گەلی کوردستان کە پەکەکەیە دەکاتن پەکەکەی بە هێزێکی تیرۆریست لە قەڵەم داوە و مخابن وڵاتانی ئەوروپی و ئەمریکا و زۆر لە وڵاتانی تریش بە هەمان ڕێزکەی تورکیا پەکەکە بە ڕێکخراوێکی تیرۆریست لە قەڵەم دەدەن کە ئەوەش ئێمە پێمان وایە ئەوە زوڵمە و ستەمێکی گەورەیە لە کورد دەکرێتن لەسەر ئەو هەستە نەتەوەیە لەسەر ئەو ڕاستیە و حەقیقەتانە بۆ بەدیهێنانی دادپەروەری دادگەرایی نێودەوڵەتی سەبارەت بە کێشەی ڕەوای گەلەکەمان ئێمە ئەم نامەیەمان واژۆ کردووە نامەکەمان گەیشتۆتە سەرۆشی ئەو سێ وڵاتە و هەر سێ وڵاتیش و پێم وایە ئەوانیش دیراسەی نامەکە دەکەن و پێم وایە وەڵامیش دەدەنەوە هەرچەندە تورکیا وڵاتێکی سەرەکی ناتۆیە بەڵام پێم وایە عیلاقاتی لەگەڵ تورکیا پێدا دەخشێنەوە و پێم وایە بڕیاری تازە دەربارەی تورکیا دەگرنە بەر من پێکەکە بە هێڵێکی سەرەکی لە بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان دەبینم و لەوانەیە من تێبینی تایبەتیم هەیە لەسەر ڕەفتارەکانی پەکەکە یان پەکەکە چۆن لەناوە خۆمان وەکو کورد ئێمە گلەیی و گازندەمان بەرامبەر بە یەکتری هەیە بەڵام بۆ داگیرکەران من ڕێگە بۆەوە نادەم کە داگیرکەر هێزێکی سەرەکی وەکو پەکەکە بە تیرۆریست بزانێت